بونا و بجاربونا سرک وزیر بشان دکا و ها بالا د قربان د حکومت جهان د کوته چاورکند وان چن خولکان د گوتاره کی پیشکش بک به آماده بونا دهان سر کردن چی گرینگی که حکومت ولاتان به هرما کردستان نشان داده. سپاس بەشداربوونی جەنابی سەرۆکی حکوومەت و بەو شاندا بەو شێوازە گەواهیدەری ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی داهاتووشە بۆیە ئەوەی ئێستا کە دەبینین ئەوە لوتکەی لوتکەکانە گەسەیەکی لە بەشداربووانی کە وەک جەنابەت لە راپۆرتەکەت باستان کرد کە جگە لە 120 شاندی حکومی و چەندین سەرۆک وەزیر و سەرۆکی وڵاتان 85 ڕێکخراوی نێودەوڵەتی بەڵام 15 لوتکەی جیهانی کە لە بوارەکانی ئابووری و کارجێڕی بەگشتی هەن سیاسیان ئەوانش بەشدارن بۆیە لە ڕوانگەی ئێمە ئەوەی لە دووبای ڕوودا ئێستا لوتکەی لوتکەکانی ئەو بوارانەیە هەمووی کۆکەرەوەی هەمویانە و احتیمامدان بە هەرێمی کوردستان و بە خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەو شێوازە و بەشدار بێتن لەوەی کە ئەوڕۆ یەکەم ڕۆژەوە تێیدا وتەکانی کە پارچ چەند دەقیقەیەکە پێشکەش دەکاتن دڵنیام وتەکانی جەنابی سەرۆکی حکوومەت ئایندەی و ئایندە دیتنی جەنابیان و هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەردەوامبوونی ژیان سەرباری هەموو ئەو پاڵەپۆستە و ناخۆشانە کە دێ بەڵام جگە لە خۆراکگیری بەردەوامبوون و دنیا دیتنێکی نوێ دەخرێتە کار دەخرێتە ڕوو وەک لە پانێڵەکان دیارە بابەتەکانی کە هەن 6 بابەتی زۆر ئەوەی پێڵێن کریتیکەڵ زۆر حساس و زۆر گرنگی دنیا ئێستان بە شێوازێک دیتگا دیتنێکی نوێ یەکەم شتیان حکوومەتەکانی داهاتوو چۆن دەبن شتێک دەرچوو لەوەی کێمە باسی حکوومەتی ئەلکترۆنی بکەین بەرەو حکوومەتی زیرەک و بەرەو حکوومەتی خزمەتگوزاری دەچێتن بە هەرێمی کوردستانیش لەوەدا هەنگاوی ناوە باسی مستەقبەلی اقتصاداتی دنیا دەکەین باسی مستەقبەلی AI artificial intelligence و ذەکای صناعی دەکرێتن باسی مستەقبەلی پەروەردە دەکرێتن لەو بەرەو پێشچوونانەی دنیای کێتا هەیە باسی ئەوەی پێ دەڵێن تەنمیە مستەدامە و داهاتووی اقتصاداتی عالەم چ لێ دەتن لە کۆتایشدا باسی تەندروستی مرۆڤ دەکرێتن لە کۆی ئەو شتانە هەموو ئەو بابەتانە شتی زۆر جەوهەری و حساسن و نوێن و پێویستیشن لە ئەوڕۆ ئایندەی حکوومەتەکان داهات. بەڵێ یەک ژوان با مژارێن کە و گوتوبێشتێنە سەر کشاندن و گوتوبێشتێنەکردن لەسەر تا باڵکشاندە سەر تەکنەلۆژیا و پێشکەتنا وەیە لەسەر ئاستا جیهانی بەتایبەت AI لە هەرێما کوردستانێژی کابینەیان هەیە کار لەسەر پێشخستنێکیدا بە ئارمانجا کە ڕۆژێک ڕۆژاندا ئایندەدا بە پلانن جێبەجێکردنە پلانên استراتیژی ببە بە حکوومەتێکە ئەلکترۆنی وان هەوڵن حکوومەتە هەرێما کوردستانی دەمەکە وهادا دەمەکێدا و لە کۆربەندێکا وها لوتکەیەکا وها گوتوبێژێکا سەرەکی لەسەر بێ پێشخستنا تەکنۆلۆژیەیە هون چاوان وان هەوڵان دنرخینن ئێمە ئەوی لە هەرێمی کوردستان کرایە بەڕاستی لەو بارودۆخێکی ئێستا تێدان هەوڵێکی باشە ئێمە دەبێت بە حقیقەتێک بڵێمە لە زۆر لە پێشدین ئێستا من تازە قسەم کرد حکوومەتی ئەلکترۆنی دەمێکە لە دووبەی ڕەتیدایە ئێستا باسی حکوومەتی زیرەک دەکەین حکوومەتی زیرەک زۆر ئەدڤانستر و لە پێشتر لە حکوومەتی ئەلکترۆنی بەڵام ئەوەی کە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت لە کابینەوە کرایە وەک ژێرخانێکی ئەساس دروست بۆ ئەوەی کە بە ئەلکترۆنیکردنی کارەکان و بەشێک لە وەزارەتەکان کە کارەکانی بە ئەلکترۆنی دەکەن هەنگاوێکی زۆر باشە لەسەر ڕێگا دروستەکە ئێمە لای خۆمان کە باسی ئەو دنیا دەکەین ئێستا داهاتووی حکوومەتەکان و داهاتووی کۆی ڕێکخراوەکانی کە کار دەکەن لە ئەلکترۆنی بوون بەرەو زیرەک بوون دەچێتن لە زیرەک بوونش بەرەو خزمەتگوزاری تەواوی کەسەکانی خۆیان دەچن بۆیە بەشداربوونی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەت لەوەدا لەو کۆربەندە بەو شەوازە و ئەوڕۆکە قسەکان کە دەکرێتن هەموو ئەوانەی کە بەشدارن خەڵکانێکی خاوەن دیدگایەکی تایبەتن خاوەن بیر و بۆچوونێکی کراوان خاوەن گوڵێ بینیش تایبەتەن بۆ دوا ڕۆژ هەیە ئێمە هەوڵ دەدەین لە هەرێمی کوردستانیش بەڕاستی ئەو ژێرخانەی کە هەیە لە بواری بە ئەلکترۆنیکردنی کارەکان زیاتر بەرەو پێش بچێتن و جێبەگری بە نەوعێک بێتن کە سبێ ڕۆژێ ژیانی خەڵکی هەرێمی کوردستان ئاسانتر و باشتر بکە و خزمەتگوزاریەکان باشتر بکاتن ji bo wê ya ku heta nahatiyekirin pêtan waya welatan bi taybet îmarat ku niha ew kurbend li birêve diçe û dehan serkirdeyan li xwe digre çawa li hewlên kabîneyan neya hikûmeta Herêma Kurdistanê û Serokwezîr dinare ji bo pêşxistina aboriya welat û hemecûrkirina çavkaniyên dahat bi taybet من دەبێت دێر ڕاستێک بڵێم بەڕاستی وڵاتانی کەنداو بەگشتی و ئیماراتی عەرەبی بەتایبەتی ناو ئیماراتیش دووبەی وەک بەتایبەتی محەممەد بن ڕاشد ئالمەکتوب وەک حاکمی دووبەی و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی دەوڵەتی ئیمارات کەسێکن کە زۆر ئەم پەیوەندێکی زۆر تایبەت هەیە لە نێوان ئەوان و هەرێمی کوردستان بەگشت و لە نێوان لەگەڵ
جەنابی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی و هۆکارێکشن بۆ ئەوەی کە پاڵپشتیی باش بن بۆ هەرێمی کوردستان. جەنابەت لە فەقرەیەک باست کرد تەنانەت حتا هەناردەکردنەکانی شتەکانی ئێمە لە هەرێمی کوردستان کە بۆ دەرەوە دەنێرین هەمووی وەک مەحەبتەیەک لە ڕێگای دوبێت، چکە دوبەی ناوەندێکی بازرگانی جیهانی گەورەیە تایبەتی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و بوونی ئەو پەیوەندیی نێوان سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی لەگەڵ محەممەد بن ڕاشد ئال مەکتوم ئەوە ڕەنگ دەداتەوە ئەگە سەیرێکی حتا لە پرۆتۆکۆل و لە پێشوازیکردنەکان و ئێستاش دەبینی کە دواتر لە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەک حکوومەتێکی خاوەن دیدگایەکی دواڕۆژی و نوێخواز و هەوڵدەرێک بۆ ئەوەی کە بەگوتوان بە زیرەکردنی حکوومەتەکان کار دەکاتن بۆیش داوەتکرا بۆ شەوازە و جەنابی سەرۆکی حکوومەت زۆر باشی کرد کەشاندەچی وەک دەڵێ وەزارەکانی وەزیرە پەیوەنددارەکان لەگەڵ خۆی بردێ بۆ ئەوەی ئەوانیش مطلع بن بتوانن زۆرترین دیدار و چاوپێککەوتن و قسەکردن لەگەڵ ئەو بەشداربووانە بکرێت کە بەڕاستی من دەتوانم بڵام ئەوەی ئێستا لە دوبەین زیرەکەکانی دنیا لە دوبەی کۆبوونەوە و ئەوانەی کە خاوەنی دیدگای دواڕۆژن لە دوبەی کۆبوونەوە تەنانەت بەشداربوون لەو شوێنە و بوون لەناو ئەوانە حەدەسێکی زۆر گەورە بۆ ئێمە چجار کە ئێستا کە چەند خولەکی چکە کە جەنابی سەرۆکی حکوومەت وتارێکی دەبێتن ئەوەی بەژێرەی متابعاتی ئێمە بەشی هەرە زۆری بەشداربووان لەوێ و یەک لەو وتارانەی کە زۆر بەگرنگیەوە چاوەڕێ دەکەن وتاری کاک مەسرور دەبێت کە دووارێ گەشەکردنا ئابووریا کوردستانێدا دکتۆر وڵاتên din şaya heta niha weke pêwîst bi rolê xwe rabin li Herêma Kurdistanê bû zêdetir geşe sendina abûriya wilat? بەداخۆ ئێمە دەبێت تووشی لێکجاکەینەوە ئێمە ڕاستە لە بواری وەبەرهێنان لە بواری نەوت توانرا تا ڕادەیەکی زۆر تەنویعێکی باشە بە وڵاتان بێن لێرە کار بکەن بەڵام ئەو کێشانەی کە ئێوە دەزان هەموو بینەرانیش دەزان کە ئێستا نەوتەکە ڕاوەستە بەڵام ئەو مێدەکەی لە ئایندێکی نزیک بڕواتن بەڵام ئەگە سەیری وەبەرهێنانکەین بەگشتی ڕێژەکانی وەبەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستان تا و لە حەزەیەکە مەقسەدەکەین دڵخۆشکردنین سەرباری ئەو هەموو ئاسانکاری و ڕێخۆشکارێک کە لە خودی یاسا و لە ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانن بەڵام تا ئێستا کە ژینگەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بۆ ڕاکێشانی وەبەرهێنانی بیانی و سەرنج ڕاکێشیش تەواو نەبووە بەڵام ئەو هەوڵانێکی ئێستا دەدرێتن و یەک جوان هەوڵان دکتۆر یەک جوان ڕێیان کوونها ئەما بشاندا بەلێ بشاندا سەرۆک وەزیرە سەرۆکی دەستە وەبەرهێنانێژی ئامادەیە بۆ ئارمانجا ڕاکێشان وەبەرهێنەرێن بیانی ئەون vê هەوڵێ چاوا پێویستم ئێمە پێویستیمان زیاتر بە مارکتینگ و پرۆمۆشنی کوردستان هەیە لە نێوان جیهاندا پێیان بڵێن ڕاستە ئێمە بەشێکین لە عێراق ڕاستە پشێوی سیاسی تا ڕادەیەکی ڕاستە ناجێگیری هەیە و ڕاستە ناوە هەندێک نێران ڕێگیرمان لێ دەکردن و تا دەگاتە موشک بەرانکردنیشمان بەڵام ژینگەیەکی گونجاو و لەبار و دروست هەیە بۆ وەبەرهێنانیش و دەرفەتیش هەیە و ئەو دەرفەتانە دەکرێتن وەبەرهێنانی ڕاستەقینەی وڵاتانی تر سوودی لێوەربگرن هەوڵەکان ئەوەیە ئێمە بەڕاستی لەو بوارە هەوڵ درایە بەڵام چەندی زیاتر هەوڵ بدەین هەرکەمە بۆیە تازەکە گوتم جەنابی سەرۆکی حکوومەت باشی کرد کە ژمارەیەک وەزیر لەگەڵ خۆی دەبە بۆ کۆربەندانە ئەوەیە کە تاوەکو بتوانن زیاتر لەگەڵ ئەو خەڵکانە قسە بکەن و چۆن بۆیان ڕوونکەنەوە گرنگە بێن لە هەرێمی کوردستان هانی خەڵکی خواندنەوە بەرهێنان بکەن ئەگەر لە بیرشتان بێتن چەند ڕۆژێک پێشتر لە دابۆس کە جەنابی سەرۆکی حکوومەت ژمارەیەک لەوە بەرهێنەران و بزنسمان و خاوەنکارە گەورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ خۆی برد بۆ ئەوەی پەیوەندی لە نێوان ئەوان و بزنسمانەکان و بەشداربووانی تکە زیاتر بکەن هەموو هەدەف ئەوەیە کە زیاتر ئەو بارودۆخی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە سەرباری ئەوەی هەرێمی کوردستان ئێستا بۆتە ینی وەک دەڵێن لەسەر نەخشەی وەبەرهێنان لە دنیادا حسابی بۆ دەکرێت بەڵام نەگەیشتا و ئاستێکی ئێمە دەمانێتن هەوڵەکانی جەنابی سەرۆکی حکوومەتیش زیاتر بۆ ئەوەیە کە هەرێمی کوردستان بتوانین زۆرترین وەبەرهێنانی هەم ناوەخۆی خۆمان کە هەیە و هەم دەرەچیش ڕابچێکن لە کۆی سەکتەرەکان کە زۆری سەکتەرەکان لە هەرێمی کوردستان دەرفەتی وەبەرهێنانی زۆری هەیە من لە دکتۆرە نامەکەی خۆم لە چەندین توێژینەوەکی ئێستا لە بەردەستماندان کە تا ئێستاش لەگەڵدا بێتن هەرێمی کوردستان بە هەرێمێکی ڤەرجن واتە نوێ یاخود استیکشاف نەکراو دادەنرێتن لە زۆر بواری وەبەرهێناندا. بەڵێ ئاستا ناودەوڵەتیدا بتایبەت بوو واری وەبەرهێنانی ئێستا ڕاستم حکوومەتە هەرێما کوردستانی دکارە نها بە چه ئاوایەکی جبلی به بازارکردنه جبلی به بازارکردنه که یک جوان ریانه بازارکردنه که زیادتر بکه بچه که سوده جبهدار بین نها دکوربنده که وها ببینه جبورا که شانه وان بو پیش خستنا آبوریا ولات
یەک لە شتەکانی کە دەتوێت سەرنجی وەبەرهێنان ڕابچێکی زیاتر بۆ خۆت جگە لەوەی کە تۆ دەڵێن ژێرخانی تەشریعی یان یاسایەکەت هەیە و ژێرخانێکی ئابووری سەرنجڕاکێش هەبێ بەڵام بابەتە کارجێڕیەکانە ئەوش ئەوەیە کە دەڵێ بە ئەلکترۆنیکی کارەکانت و گەیاندنی شتەکانت بە خەڵکو و ناساندنی خۆت زیاتر لەو ڕێگەیانەدا ئەوە زۆر کاریگەر دەبێتن. ئێمە بەداخەوە تا لە حەزەش قسە دەکەین ڕاستە هەوڵێک درا بەوەی کە هەندێک بە ئەلکترۆنیکی هەندێک شتەکان لە دەستەوە بەرهێنان و برای بەڕێزم دکتۆر محەممەد شوکری هەوڵێکی زۆریاندا لەو کابینەیە کە زۆر شت بکەن بەڵام شتێکێکی پێ دەڵێن نەخشەی استراتیژی و بەرهێنان لە هەرێمی کوردستان دانرایە بەڵام پێویستی بە زیاتر گرنگیدان هەیە دەبێت ئەو نەخشە استراتیژیەی و بەرهێنان هەبێتن و دیاریش بێتن ئێمە بۆ بەرهێنان برین ئێمە لە هەرێمی کوردستان ئەو دەرفەتەکانەوە بەرهێنانە و مەشتەکانمان ئامادە کردیە لەو بوارەنەدا فەرمون وەرن لەو بوارەنە لەو شوێنانە بەو شێوازە بە ئاسانکاریەوە ئێوە بەرهێنان بکەن ئێمە دەتوانین پاڵپشتیان زیاتر بکەین و هەندێک کاری وەک دەڵم باش دەستی پێکردیە بەڵام بە دڵنیاییەوە ئێستا کە بەڕێزاندا دەستەوە بەرهێنان و وەزیرەکان و لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ ئەو خەڵکانی تر کە گفتوگۆ دەکەن و زیاتر سەردانی هەمووشەیەکتر دەکەن دەزانن کە ئەو خەڵکە زیاتر بیر لە چ دەکات و چی پێویستە و وڵاتان چیان کردێ بۆ زیاتر سەرنجڕاکێشانی و بەرهێنەران تاوەکو بتوانن ڕۆژ بە ڕۆژ بەرهێنان فراوانتر بکرێت چونکە حقیقەتێکی حاشا هەڵ نەگرا ئەوە ئێمە پێ دەڵێن با بڵێن دایرەکت ئینڤستمنت فۆرن دایرەکت ئینڤستمنت FDI واتەوە بەرهێنانی ڕاستەوخۆی بیانی یان دەرەچی یەک لە فاکتەرە ئەساسیەکان و گرنگەکانی زیاتر بەرەو پێشچوونی ئابووریە لە هەر وڵاتێکی گەشە سەندوو هەرێمی کوردستان و کەرێمێکی گەشە سەندوو سەرباری ئەو قەیرانانێکە هەمانە لەبیر نەکەین خەڵکی زیرەک کە جەنابی سەرۆکی حکوومەت یەک لەوانەیە لە کاتی قەیرانەکان دەرفەت و فرسەت دروست دەکاتن ئێمە کە لە قەیرانێک داین و چەندین هەڕەشەمان لەسەرە هەوڵ دەدەین کە ئەو هەڕەشانە بگۆڕین بە دەرفەت هەوڵ دەدەین سوود لە خاڵە بەهێزەکانمان وەگرین بۆەوەی خاڵە لاوازەکانی خۆمانی پێچارە سەرکەین و ئامادە بین و زیاتر بەوەی ئەو دەرفەتانی دێتە پێش بتوانین بیان قۆزینەوە لەلایەکەشدا بەشدار بوومان لەگەڵ زیاد بێتن خەڵکێکش زۆر لە وڵاتانی تر لەگەڵمان بەشدار بێت لە پرۆسە و لە چیرۆکی سەرکەوتنی کوردستان کە هەمومان ئێستا تێدا دەژین دناوا گوتنên te da peyvekê bala mikişan zêdetir li ser rast asankariyên ku hikûmeta Herêma Kurdistanê dike bû weberhênerên biyanî bû kişandina welatên din bû nava Herêma Kurdistanê û pêşxistina aboriya welat de. Ev asankariyên hatine kirin eger em berawirt bikein li gel welatên navçe yan li gel Iraqê bixwe hûn çawa dibînin di asta temam baş daye yan hêşa pêwîstî bi asankariyan e. والله پێویست بەزیاتر هەیە بەداخۆ لە عراق باشترین ئێمە لەبیر نەکەین کە یاسای وەبەرهێنان یاسایەکی باشە ڕێنماییەکانی دەستەوە بەرهێنان و ئەنجومەنی باڵای وەبەرهێنان کە جەنابی سەرۆکی حکوومەت سەرپەرشتەکە زۆر باشن بەڵام لە زۆر بواردا ئەوەی تێکەڵکێشانی یاخود تێکەڵبوونی یاساکانی تر هەیە کۆمەڵێک یاسامان هەیە کە لە عراق و لە هەرێمی کوردستانیش بەرکارن بەشێکی زۆریان ڕێگرن لە بەرەو پێشچوون و پەرەپێدانی زیاتری وەبەرهێنان یەک لەوانە یاسای بەیع و ئیجاری ئەموالی دەولەت دەڵێ یاساکانی تر دەرەی کە زۆر لەوانە من ئاگادارم لە نزیکەوە تەنجین جار خودی دەستەوە بەرهێنان حکوومەت بخۆی لەوانە کێشەی هەبێت لەگەڵ هەندێک لە یاساکانی تروە دەبێت بۆ ئێمە زۆر جار داوا دەکەین دەبێت پێداچنوێکی گشتی بە کۆی یاساکان لە عراقش بکرێت و من لە دراستێک لەگەڵ وەرد بانک کاتی خۆی کە کردمان زیاتر لە هەفتا لە یاسا و ڕێسا و ڕێنماییەکانی پێشترێکە لە عراقان ئەوانە بەشێکیان بە جۆرێک لە جۆرەکان بە نسبی جیاواز ڕێگرن لە زیاتر بەرەو پێشچوونی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بەتایبەتی وەبەرهێنانی بیانی لەبیر نەکەین بابەتی وەبەرهێنانی بیانی وەبەرهێنەری بیانی تا ئێستا کەش لە هەندێک لە قوانینی عراق بابنە سنووردارکردنێکی زۆری لەسەر ئێمە لە هەرێمی کوردستان بەڵک دەرفەتواندانێ بەڵام لەو بوارانێکی ئێستا لێک نزیکبوونی نێوان بەغدا و هەولێر هەیە و هەندێک مەرجی بەغدا هەیە لەوانەیە لە هەندێک بوار ناچارمان دەکەن کە ئێمە بەشێک لەو یاسا کۆنانەی کە نەگونجاندرایە هەندێک جار پەیڕەوی بکەین بۆ بەسەراحەتەکە ئەوەیە ئاستی یاساکان بەڕاستی بەشێک لە دەرەوەی یاسای وەبەرهێنان بەشێک لە یاساکان مساعد نین بۆ پێشچوونە و لەلایەک لە لای دووەم بەداخەوە حقەتە تاڵەش دەوی بڵێن سەرباری ئەو کە دەڵێن هەوڵ زۆر هەیە بەڵام بەجێرەی ئاخر یعنی ئەو ڕاپرسێک کە من بە دواترێ و تێژنەکانی خۆمان کردمان لەگەڵ ئەو ئاسانکارانێک کە دەستەوە بەرهێنان و جەنابی سەرۆکی حکوومەت بە خۆی شەخسی دەیکاتن بەڵام تا ئێستا کەش لایەنە کارجێڕیەکان و ڕۆتین و پرۆسیجەرەکان تا ئێستا کەش لە ڕوانگەی بەشێکی زۆری وەبەرهێنار
بەرهێنان لەمپەرە لە بەردەمی بەرەو پێشچوونی و بەرهێنان بە تایبەتی بەشێک لەو بەرهێنانە بیانێک کە هاتنە هەرێمی کوردستان بەڵام بۆ بەرهێنان نەکرد. دکتۆر ئاراس قادر خۆشناو پسپورە ئابووری ژە هەولێرە لەگەڵما بووی گەلێک سپاس بووە دکتۆر دەم باش.